دوای زیاتر لە 5 مانگ لە ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی جارێکی دیکە بڕیارە گەشتە ئاسمانەکان لایەکی ئابی ئەم مانگەوە دەست پێ بکاتەوە لەژێر پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و بۆژانەوەی جارێکی دیکەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا. دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی لە 23 مانگ بڕیاریدا کە لە 1/8 هەموو مەتارەکانی عێراق دەستکاتەوە بەکار لە ژێر ڕێنمایە تەندروستیەکانی باڵای عێراقدا. ئێمە ژۆکو کۆمپانیەکانی شاری سلێمانی خۆمان ئامادەکەین بۆ ئەوە کە لە ژێر ڕێنمایەکانی تەندروستیەکان ئیش و کارەکانمان دەست پێ بکەینەوە و دەستکەینەوە بە بلیت فرۆشتن و بە گەشتەکان لە هەردوو فڕۆکەخانەی شاری سلێمانی و هەولێرەوە کە خۆی دەبینێتەوە لەوەی کە پێدانی ماسک بە زانیاری پێدان بە بەکارهێنانی ماسک و دەستکێش و نەبردنی جانتای ناوتاری ئەم شتانێک و کە لەگەڵ هەندێک شتێکی تایە. یەکێک لە کۆمپانیەکانی گەشتە ئاسمانەکان دەڵێت لەگەڵ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانەکان و کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ گەشتیاران کە سەردانمان بکەن بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزار جارێکی تر ببوژێتەوە. لە دوای 1/8ەوە با بڵین لە 1 ئابەوە دوای جەژنەکات ئیتر زۆر گەشت بینین کە جموجۆڵێکی تەواو بکەوێتەوە بازار بواری گەشت و گوزار بگەشێتەوە بواری بازرگانی هەم بە هەمان شێوە بگەشێتەوە. زۆربەی سەرمایەدارەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەن کە لە فڕۆکەخانەکانی سلێمانی و سەردانی دەروی وڵات بکەن و کەلوپەل و کاڵاکانیان بێنەوە بۆ ئێرەوەک و پێش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا. دوای داخستنی زۆربەی فڕۆکەخانەکان لە جیهاندا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکان مایەپوچ و زەرمەند بوون. لە ئێستادا لەگەڵ هێوربوونەوەی بارودۆخەکە خەریکە وردەوردا گەشتە ئاسمانەکان دەست پێ دەکاتەوە و جارێکی دیکە ئاهێک دەکرێتەوە بەبەر کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.